بەشێکن لە بەرکەوتوانی چەکی کیمیایی کۆبوونەتەوە باز لەو کێشە و گرفتە تەندروستیانە دەکەن کە تا ئێستا حکوومەت هێرم نەیتوانی وا ساڕێژی بکات. بەتایبەت لە نەخۆشخانەی چارەسەری بەرکەوتوان نیگەران و دەڵێن ئامانجەکەی خۆی نەپێکا و ئێمە لە دەرەوەی نەخۆشخانەکە لەسەر گیرفانی خۆیان چارەسەر وەردەگرن. ئێمە داواکاریمانەوەیە کە ئەو نەخۆشخانەیە 24 ساعتی دەبێ بۆ بەرکەوتوانی چەکی کیمیایی تا سعات 12 دکتۆری تیابێ دوایەوەتر بریندارانی چەکی بڕۆن لە تەوارەکە عیلاج وەرگن و ئەو نەخۆشخانە بۆ چارەسەری بەرکەوتوانی چەکی کیمیایی دروستکراوە وا پێویستەکە کە تەنها بۆ بەرکەوتوانی چەکی کیمیایی ئیش و کارەکانی ڕاپەڕێنێ نەک نەشتەرگەری تیابووری نەکشتەرگەری تری دیاتکرێت ئەو نەخۆشخانەی. من خۆم ئاگادارن تەلەفۆنم کردە لە هەولێر و گیانم تیانەوە هەموو کە سوکارەکەم ئاگادارن جیهازیان بۆ نووسیم و تویانە نیمانە وتی دکتۆرەکەم تێ تۆ بڕۆ مادەم خەسخانە بۆ دابین کراوە لە خەسخانەکەی خۆ بخەوە بۆ باش شانی منیش سووکەوە و کاکە لەیرەش نابێ بخەوی. سەرۆکی کۆمەڵی قوربانیانی چەکی کیمیایی هەڵەبجە دەڵێ نەخۆشخانەی چارەسەری بەرکەوتوانی چەکی کیمیایی سوودی تەنیا بۆ چەند کەسێکەیە و دەغیلەیەکە بۆ ئەوانە چیتر قبوڵی ناکەن کە جگە بۆ خزمەتی بەرکەوتوان بۆ شتی لاوەکی بەکار بێنرێت. بەڕاستیەوە ئەو نەخۆشخانەیە وەرنەگیراوە یان تەجیز نەکراوە بۆ بەشەکانی تر بۆ نەشتەرگەری بە پارە تەجیزە و ئیشەکانی ئەڕوا وێ بەڕاستی ئەوە بە بۆچوونی ئێمە بیان و یەکجارە سەرەتا من ئێمە وەکو کۆمەڵی قوربانیان یەکەم لایەن بوون کە سکاڵامان کرد لەسەر کۆمپانیای جێبەجێکار کە ئەو نەخۆشخانەی بەو ڕۆژە گەیان و ئەو ماوە زۆرەی پێچ و تا تەواو بوو. بەڵام لەبەرەوەی کە ئێمە لایەنێک نەبوون لە گرێبەستی ناوهاتنی ئەو ڕێکەوتنەی کە لەبەی نێو کاتە پارێزگاری سلەیمانی و لایانی پەیوەندیدارە کرابوو داواکەی ئێمە ڕەفز کرایەوە ئەوە ئێمە خۆمان نەزیوەتەوە لەوەی کە کراوە و ئەو هەڵەی کە تێپەڕیوە. بەڵام بەڕاشکاوی بڵێن ئەو نەخۆشخانەیە ئەگەر تەجیز نەکراوە ئەگەر کەموکڕی هەیە دەبێت بۆ شتەکانی تریش کەموکڕی هەبێ. ئێستا ئەو نەخۆشخانەیە ئەتوانم بڵێم ڕۆژانت بەیانیتانی وەڕۆ دەیان سیارە و ئێوارانش کاتی نەشتەرگەری قەرباڵقێکی زۆری لێیە. بەڵام ئەوانە چییە بۆ گیرفانە بۆ خزمەتکردنی قوربانیەکان نییە. بەڕاستی ئەگەر ئەو نەخۆشخانەیە نەخۆشخانەی بەرکەوتوانی کیمیابارانە دەبێت بەقەدەر ناوەکەی خزمەت بە قوربانیەکان بکات. ئەگەر بانقێکیشە یان دەغیلەیەکیشە بۆ خزمەتکردنی مەجموعە خەڵک ئەوە ئێمەی قوربانی ئەوە قبوڵ ناکەن. لە ساڵی 2009 بڕاری دروستکردنی نەخۆشخانەی چارەسەری بەرکەوتوانی چەکی کیمیایی درراوە. 15 ساڵێشتا ئەم پرۆژەیە تاو نەبووە و گرفتی هەیە و وەرنەگیراوە. بەپێی زانیاریەکانی پەیام پرۆژەکە دراوە بە دوو کۆمپانیایەکێتی و پارتی یەکیان نیوەی تاو بکات ئەوی دیکە نیوەکەی دیکە بەڵام مردوو لە یەکدی بە تاوانەکردنی نەخۆشخانەکە تۆمەتبار دەکەن. لە ساڵی 2009 بەرکەوتوان و بریندارانی چەکی کیمیاوی هەڵەبجە چاوەڕی تاواکردنی ئەم نەخۆشخانەیە دەکەن. بەڵام ئەوە بۆ 15 ساڵ دەچێت لە نێوان دوو کۆمپانیا یەکەتی و پارتی ململانی هەیە تاکو ئێستاش نەئەتوانیوە ئەم نەخۆشخانەیە ڕادستی حکوومەت بکەن. باجەکەشی تەنها برینداران و بەرکەوتوانی چەکی کیمیاوی هەڵەبجە دەیدەن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.